ڕۆژی حەڤەی سێ یەکەم نەمامان لێرە چاند. ئەتوانیت هەموو شتێک بکەی بەڕاستی هیچ شتێک مستەحیل نییە. سەوزکردنی ڕوبەری 4400 دۆنم گاڵتە نییە توانی ئەو ڕوبەرە گەورەیە تەرخام بکەی بۆ ناوچێکی سەوزایی. بە 38 دۆنم من تەنیا سێ کرێکارمەیە. کاتی ئیشکردنەشمان سەعات 2 شەوە بۆ 12 نیۆڕۆ. ژیانمان لەسەر ڕووەک وەستاوە. ساڵی 2004 ئەو کات سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێم بووم لە سلەیمانی. سلێمانی ڕوو لە فراوانبوون بوو وەکو شار، ڕێژەی سەوزایی تیا سنووردار بوو. پرۆژەیەکی ژینگەیی، پرۆژەیەکی گەشتیاری پێویست بوو بۆ ئەم شارە بۆ پاراستنی ژینگەیەکی تەندروست و پەرەپێدانی گەشتیاری و هەروەها هەوارێک بۆ خەڵکی ئەم شارە ئێواران، ڕۆژ، بەهاران، هاوینان کاتی تر تیا کۆبنەوە و کاتێکی خۆشی برنەسەر. ئەو کات بە دوای ناوچەیە کاگەڕین پارکێکی گەورەی لێ دروستکەین، چەندین ناوچیان بۆ پێشنیازکردن لەگەڵ ئێرە لە دۆڵەر ڕوت. 250 ساڵ پێش ئێستا دۆڵەر ڕوت بەڕاستی دۆڵەر ڕوت نەبووە. دۆڵەر ڕوت داپۆشرابوو بە دارستانی کوردستان، بە داربەڕوو هەموو دارە جۆرا و جۆرەکانی ترکە لە کوردستانە بە شێوازێکی سروشتی دەڕوێن. بەڵام بەداخەوە لەو فترەی 200 ساڵەی هەتاوەکو بڵێن 20 ساڵ پێش ئێستا ئەم ناوچەیە کرا بە دۆڵەر ڕوت. دۆڵەر ڕوتمان هەڵبژارد ئەو کات دۆڵەر ڕوت بوو. کشتتوکاڵی لێ نەبوو، جۆری خۆڵەکەی جۆرێک بوو کە کشتتوکاڵی بە ئاسانی تیانناکرا، ناوچەیەکی چۆڵەوانی بوو، بەڕاستی ناوی خۆی بەخۆیەوە بوو، دۆڵەر ڕوت بوو. بۆ ئێمە گرنگ بوو پرۆژەیەکی ژینگەیی نمونەیی دروستکەین لە جاتی زەوی کشتتوکاڵ بەکاربێنین بۆ پارکێکی نوێ، بین ئەم دۆڵەر ڕوتە بکەینە دۆڵێکی سەوزەڵان. پرۆژەی هەواری شار لە حەڤەی سێ 2004ەوە بەردی بناغی دیاررا و پاش ئەوە دەستکراوە بە دیزاین و دەستپێکردنی. بە میوانە خۆشەویستەکانمان بڵین وڵاتەکەمان وەک فەرهەنگ و کەلتورەکەمان ئاوەدان و دەوڵەمەند و پێشکەوتووە. کاتێک کەبیر لەوە کراوەتوانێت کە ناوچەیەکی گەورەی سەوزایی دروست بکرێت لە شاری سلەیمانیدا، ئەوەندە یەکەی نیشتەجێ بوون و ئەوەندە چالاکی بازرگانی و ئەوەندە بینا و باڵەخانە دروستکرا بوو لە شاری سلەیمانیدا، هیچ چارەیەک نەمابوو ئیلا ئەوە نەبێت کە هەوڵ بدرێت یاخۆی بیر بکرێتەوانێ کە بینە دەرەوەی شاری سلەیمانی و نزیکترین شوێنیش لە سنووری شەقامی 6 مەترەوە بۆی بتوانرێت خزمەتگوزاری بگەیەنرێتێ، بۆی بتوانرێت دام و دەستگاکانی حکومەت بتوانن بە ئاسانی بگەنە ئەو ناوچەیە بریتی بۆ لە ناوچەی هەواری شار. ئەم کارێکی زۆر سەخت بوو، زۆر زەحمەت بوو، نەدەچووە سەر. بەڕاستیش لە بیرمە سەرەتا کام ناوچەیەمان دەست پێ کرد و کارەکانمان تیا کرد. جۆرەها و جۆر خەڵک بە گاڵتەوە باسییان دەکرد و کوربا بە دۆڵەر ڕوتە سەوز نابێ. چۆن ئاوا ئەچن دۆڵەر ڕوت خۆتان بەمەوە خەریگەکەن ناکرێ، خەونێک بوو. دۆڵەر ڕوت کەیتە سەوزەڵانێک. خەڵکی ئەم گەڕەکە باش لە بیرێتی ناوچەیەکی تا ڕادەیەک فرامۆشکراو بوو، ناوچەیەکی هەژار نشین بوو. بەهۆی ئەم هەواری شارەوە ئەم گەڕەکە
بایەخێکی زۆرتریشی پێدرا خزمەتگوزاری زۆرتریشی بۆ چوو گەڕەکێکیشی پێوە ئاوادان بوو دوایی من چوومە بەغا بەداخەوە بۆ 4 ساڵێک ئێرە ڕاوەستا یا سست کاری تیاکە بوجە نەبوو بوجەی بۆ تەرخان نەکرا بوو لە 2006 پرۆژەکە ڕاگیراوە یاخۆ بڵێن تەنها ئەو دێری چەند ئەو نەمامانە کراوە چێک بوو لە پرۆژە وەستاوەکانی شاری سلێمانی کە لەسەر وعوداتی کابینەی 6 کەوا پرۆژانی شاری سلێمانیە وەستا بوو بەهۆی چەند کێشەیەکەوە دەست پێ بکرێتەوە هیچێک لەو پرۆژانە ئەم پرۆژەیە بوو کە هاتمەوە ساڵی 2009 یەکێ لە کارەکانی دەستمان پێکرد ئەم کارە بوو لەگەڵ دەست بەکاربوونەوەی بەڕێز سەرۆکی حکوومەت دکتۆر بەرهەم ساڵح لە 2009 یەکەم کاری ئەوە بوو سەردانی ئەم پرۆژەی کردو و چۆن گەشەی پێبێت و لە سەرەتای 2002 دەست کرایەوە بەکار و بودجێکی بۆ تەرخان کرد تەمەنەو کات لە هەولێر سەرۆکی حکوومەت بووم بەڵام لایەنی کەم 3 ڕۆژ لە سلێمانی بووم هەموو هەفتەیەک دەهاتمەوە بۆ ئێرە بۆ بە دووادات چوون پرۆژەکە ئەو کاتە بۆدیشی بۆ دەنێرا کاک دکتۆر بەرهەم سەرۆکی بۆردەکە بوو هەم سەرۆکی کابینەی شەشەمیش بوو لەبەرەوە گەرمگوڕێکی زۆر بودجێکی باشی بۆ دارا دەستکرایەوە بە پرۆژەکە بە گەرمگوڕیەکێکەوە ستافێکی باشی لە شارەوانی بۆ دارا زۆربەی کاتەکان ئاگاداری بووم هەم لە قۆناغی جێبەجێکردنی هەم متابعەی واجبی خۆم کە متابعەی پرۆژەکانمە کرد و هەمیش کاک بەرهەمیش کە لە هەموو کاتێکا کە بەهاتە وەستێمانی یەکێک لە جەولەکانی کە بمان کردە ڕۆژ لە ڕۆژەکان سەردانی ئەم پرۆژەیەمانە کرد مەسرحەکەش ئاوا بەو خڕیا ئەڕات و بەرزە بێتەوە جەنابی مام جەلال زۆر پشتیوانمان بوو حامیەی سلێمانی کرد بە پارکی ئازادی بەرەو کە باسیەم بیرۆکەیەمان لەگەڵا کرد زۆر پشتیوان و هاوکارمان بوو لە بەرچاومە جێگەی ڕێز و تەقدیرە چەندی جار لە ڕۆخۆمە هاتووە تەشریفیە ناوە سەیری کردووە و هاوکاری بۆ نوانین یەکێک لەو حاڵتانی کە باسیەکەمەوە بوو تەشجیعکردنی جەنابی مام جەلال بوو ڕۆژیشان عەسرانێکی ئەم کاتە بوو سەردانی پرۆژەکەی کرد لەگەڵ جەنابی دکتۆر عادل عەبدولمەهدیە هاتە ساحەی عەمەلەکە تەماشای کرد و پرۆژەکەی بینی زۆر دڵخۆش بوو گەشت بۆ قۆناغێکی باش زۆر تەشجیعی کردین زۆر پێی وتی پێویستان بە چی هەیە پشتگیری کردین داوای لێکردین کەوا پرۆژەکە بە زووتری کاتەوە بێ هەروەها داواشی لێکرد ئەم جادەیە ئەم شەقامە گەورەی 100 مەترێش ئەو کاتەوە نەبوو بوو ئەم جادەی هەواری شارێکە کە ئەوەش بن ئەو بوو بە هاندەرێکی زیاتر بۆ ئێمە ئێستا حاليا خەریکی کردنی فولکەیەکیم لە ناوڕاستی فولکەکەیە بە بەرد ئەیکەم بۆی تەبیعی دەرچێ لە دوایەوە فولکێکی تریشەکەم فولکێکی گەورەتر لەوە ئەنجا بەتەمام هەنێ بەردی تەبیعی و زائیدەن گوڵی جوان و گوڵی هەمیشە سەوز لێم لە دوایەوە شتێکی زۆر جوان دەرەچێت. دڵ تەبیعەتە شەڕمان کردووە تا توانیمانە ئەم دارانە ئەوە گەورە بکەین چونکە ئاوێکی زۆریەوێ ئێرە ئاوی دێنیە گەڵەکەشمان هەم باش نییە یعنی ئیشمان زۆر لەگەڵ کردووە هەتا ئەم نەتیجەی هەم. ئەم شوێنی کە دانراوە
بۆ جوانی تۆپۆگرافیەکەی وەکو هەندەسی لەبەرەوەگە لە شوێنێکی تەختا بۆیە ئەو جوانی و سروشتی ناگەیان ئێستا بەهۆی ئەو تۆپۆگرافی و بەرز و نزمی نزیکەی 200 متر فەرقی جیاوازی بەرزیتیایە لە دەرگای بیدایەتەوە تا شاخەکە. هەروەها ڕەشەبای سلێمانی لە باکوورەوە عادەتەن هەڵەکات ئەمەش کابێتە هۆی جەوێکی پاک و هەوایەکی فێنک بەرێ بەناو شاری سلێمانیەکە تەسیرێکی زۆریە بێت لەسەر ئەوە هەوای شاری سلێمانی. کاتێک کابینەی شەشیش تەواو بوو وتمەوە کاگنێچیر سەرۆک وەزیرانە بەڵام من یەک داوام هەیە ئەمەیە لێرە بەردەوام بم کارمەند بم. شارەوانی سلێمانی ئەمرێکی بۆ دەرکردم بە سەرۆکی بۆردی ڕاوێژکاری ئەم پرۆژەیە تەڵەن دوو مەعاشی نییە مەعاشیان نامێ بە خۆ بەخسانە ئەتوانم بڵم هەفتەی لایەنی کەم ڕۆژێک دوان سیان تا پێم کرابێ لێرە بووین ماندووبوون بووە کاتێکی زۆری پێوە سەرف کراوە بەڵام ماندووبوونێکی زۆر دڵخۆشکەرە. هەندێک لە مامۆستانی زانکۆ کە شارەزا بوون لە بواری کشت و کاڵ و غابات و ئەو کارانی کە تیان ئەنجامەدرێت و هەندێک لە ستافەکانی شارەوانی سلێمانی ئەو بەڕێز کاک دوکتۆر بەرهەم کە هەموو کاتێک وەکو کارمەندێک وەکو ژینگە پارێزێک لەم پارکە کاری کردو زوو سەردانی کردووە لەو فترانە شاکە خۆی لە ئەنجومەنی وەزیران بوو هەوڵێکی زۆریە شکور هەوڵەکان دیارن. هەواری شار خۆی بەپێی ماستەر پلان تەوزیع بۆ بەسەر 36 زۆنا دیارەم زۆنانە بەپێی تۆپۆگرافی و بەپێی ناشتنی نەمامەکانی جیاوازە شوێنمان هەیە تەنها غاباتە شوێنمان هەیە چیمەنە شوێن هەیە حەوز و نافورە و شەلال و ئاوە جێگای تر هەیە تێکەڵە لە بینی غابات و چیمەنە ئەمانە بەبۆی تۆپۆگرافی و بەهۆی سەرچاوی ئاوێکە و بەهۆی ئەو نەوعی خاکەکان جیاکراوەتەوە. چەند حەوزێکمان دروست کردووە لەسەر و کارێزانی کە هەیە بەکارمان هێناوە بۆ جوانکاری بۆ کۆکردنەوەی ئاو دروستکردنی چەند شەلالێک لە ناو پارکەکەدا ئەم شەلالانە ئەو ئاوی کانی و کارێزانی کە هەیە کۆکاتەوە لە شوێنێکا و دوای ئەو بە پۆمپ هەڵدیاتەوە بۆ سەر و دووبارە سایکلێ دروستەکە ینی ئەو ئاوی تایەتی ئەگەڕێتەوە سەرچاوەکە و دیسانەوەیەتەوە خوارە و لە هەمان کاتە لە بۆ شەلالەکان هەڵەیرێت و حەوزیان هەیە دیسان و دووبارە دەورانەکات. پارچی هەواری شار ڕۆچێکی زۆری تایە هەتاوەکو ئێستا لە خلالی ئەو 12 ساڵە 850,000 تقریبن دار و دەوەن و گژ و جیا ڕواوە لەوانە زۆربەی زۆری هەوڵمان داوە ڕۆچی سروشتی کوردستان بەکاربێنین بەڵام جۆری تریشمان هێناوە کە لە دەرەوە یاخود پێی دەڵێن کەڵتیڤیتد یعنی وا دروست کراوە کە بتوانی زیاتر میوەی زۆر بدا یاخود گوڵەباخی لێیە کە دەتوانی 6 مانگ بۆ 8 مانگ گوڵ بدا هیچ سروشتی ئەوەندە نییە عادەتەن لە مانجی بەهارە گوڵ دەدا و دوایی نامینێ بەڵام ئەوەی کە تۆ وات لێ کردووە پێی دەڵێن کەڵتیڤیتد ئەوە زیاتر دەمینێتەوە. ئێمە بە پێی ماستەر پلانی هەواری شار شوێنێکمان دیاری کردو بۆ شوێنی ڤیستیڤاڵ و بۆ شوێنی کاتی نەورۆز یا هەر مناسبەی جەژنێ بێ هەر مناسبەیەکی نیشتیمانی بێ کە بکرێت بۆیە لەمە دووە سەر جادەکان نەگیرێ قەڵەباڵغی دروست نەبێت لە جادەکانە بێنە ئەم پارکەوە بتوانرێت کە بە ئاسانی کار و احتیفال و کۆنسێرت و ئەو مناسبانەی کە هەیە لێرە بکرێ و کار نەکاتە سەر ناوشار و قەڵەباڵغی و جادەگرتن. ئێمە لێرە ئەو جێگەیمان دروست کردووە نزیکی 12,000 متر دووجایە کە شوێنی لەوانەیە زیاد لە 15,000 کەس ببێتەوە. ئەم پارکە ئێستا لەسەر ڕووبەری 4,400 دۆنم دامەزراوە بە پێی ئەم ڕووبەرە
ئەمە گەورەترین پارکی نێوشارە لە سەرتاسەری ڕۆژهەڵاتی ناوەڕاستان بە پێی ئامارەکانی گوگڵ و ئەو دەستگا پسپۆڕەکانی ئەمەیەکێکە لە گەورەترین پارکەکانی نێوشار لە سەرتاسەری جیهانە. سەوزکردنی ڕوبەری 4400 دۆنم گاڵتە نییە کە تۆ بتوانیت لە شوێنێکی لە پارێزگای شوکو پارێزگای سلێمانیە بتوانانی ئەو ڕوبەرە گەورەیە تەرخامکەی بۆ ناوچەیەکی سەوزایی. ڕێژەی سەوزایی لەم بەهۆی هەواری شارەوە لایانی کەم دوو بەرابەر دەبێت لە سلەیمانیە بەهۆی ئەم پرۆژەیەوە. یەکێکە لەو پرۆژانەی کە ژیانی گێڕاوەتەوە بۆ شاری سلێمان، یەکێکە لەو پرۆژانەی کە دەتوانین بڵێن زۆر گرنگە بۆ پارێزگاریکردن لە ژینگە و سروشتی کوردستان، یەکێکە لەو پرۆژانەی کە ڕێژەی سەوزایی بۆ شاری سلێمانی زیاد کردووە. بە پێی ستاندەرتی عالەمی هەموو شارێک بە پێی نسبەی سوکانی بە پێی و مەساحەی کە هەیەی پێویستی بۆیە کە دیسپەی لە 15 کەمترین تا لە 120 سەوزایی بێ. هەر بۆیە سەرۆکاری شارانی سلێمانی وەختی بیری کردێتەوە کە ڕوبەری سەوزایی لە شاری سلێمانیا زیاد بکات. پرۆژەیەکی ژینگەیە، پرۆژەیەکی گەشتیاریە، جێگەی حەوانەوەیە بۆ خەڵکی ئەم شارە لەگەڵ جوانی ڕووەک و سروشتەکەی کە دەیبینن. هەواری شار کۆمەڵێک پرۆژەی گەشتیاری و هونەری و وەرزشیشی تایە. لە هەر یەکێ لەم جادە و کۆڵان و کوچانەی هەواری شارە جێگەی ڕۆیشتن، پاسکیل و جۆرەها و جۆری تر وەرزشکردن و ڕۆشتن و ڕاکردن و واری تریتیان. باخچەی ڕووەکی سلێمانی سنتەرێکی توێژینەوەی ئەکادیمی ژینگەیی سروشتیە کە دروست دەکرێت لەسەر ڕووبەری 265 دۆنەم. پارکێکی ڕووەکی لێە بۆتانێکل گاردن کە پارکێکی تایبەتمەندە بە جۆری تایبەتی ڕووەک و بۆ کاری زانستی بەکاردێن. ئەم پرۆژەیە زۆر گرنگە، دەتوانم بڵێم تەنها گرنگی ئەم پرۆژەیە بۆ شاری سلێمانی نییە، بەڕاستی گرنگی پرۆژەکە بۆ کوردستانە، گرنگی پرۆژەکە بۆ عێراقیشە، چونکم کۆمەڵێک هەدەفی سەرەکی هەیە لەم پرۆژەیەدا. دەبێت بە سنتەرێکی گرنگی توێژینەوە بۆ ڕووەکی سروشتی کوردستان کە بەداخەوە ئێمە تا ئێستا لەی شوێنەکە سنتەری وامان نییە و لە هەمان کاتیژات دەبێت بە سنتەرێکی گرنگ بۆ ئەوەی کە هەرچی ئەو سەرچاوە بۆ ماوەیە زانستیانەی ڕووەکەیە لە ناوچەکە و کوردستان و زاگرۆسە کۆ بکرێتەوە لەم سنتەرەدا دابنرێت. یەکەم پارکە لەو بابەتە کە لە سەرتاسەری عێراق و کوردستانە لێرە بیناکرێەوە لەگەڵ ڕۆیەڵ بۆتانیکل گاردنی سکۆتلەندا وەکو پێوترێ باخی ڕووەکی شاهانەی سکۆتلەندا بە هاوکاری ئەوان و هەماهنگی ئەوان جێبەجێ بووە. یەک لە باخەکان پێی دەڵێن باخچەی کوردستانی کە گژ و جیای کوردستانی تایە، ئەوجا لە شاخی هەڵگورد بی، لە شاخی ئەزمەر بی، گۆیژە یاخود هەرچی شوێنێک بی لە کوردستان کە خەڵکانی دەرەوە یاخود ئی خۆشمان بێن ببینن جۆرەهای وا هەیە کە بەس لە هەڵگورد هەیە یان بەس لە قەراخ هەیە. لەو شوێنە ئەو ڕووەکانەی لێ دەڕوێ و زۆر جار لە دەرەوە داوای ئەو جۆرە ڕووەکانە دەکەن کە دەتوانین بیان دەینێ ئەو شتێکی دەبێتە علمی بینی باخچەی ڕۆکی سلێمانی و باخچەی ڕۆکی ئەو وڵاتانە بەکاردێ بۆ دێڕاست. لە ناو پارکی هەواری شارە نەمامگەیەکی خۆمان هەیە تایبەتە کە ساڵانە بەرهەمی نەمام و گوڵ و ئەو دەوەنانی کە ئەمان پێویستە لێرە لە زستانە ئەسرێتە ناو ئەو مەشتەلەوە بەرهەمەیەدێ بۆی لە داهات لە بەهار و پاییزانە بڕوێنرێ و ئەو دارانەیە و گوڵانی کە ئەفەوتێن یا بە هەستەوە کارێ بێت لە ناو بچن ئێمە دیسانەوە دووبارە بیان نێژینەوە و هەروەها بۆ ئەو جێگانی کە کاری تیانەکرا و نچێنراوە زیایکەین و یا بۆ هەر شوێنێک کە پێویست بێ بۆ بەشەکانی باخچەکانی تر یا هەر فەرمانگە ئەوانی کەین داوامان لەکەن سەر بە حکومەتن ئێمە هاوکاریان بکەین.
چەندین خەڵک سەردانیەکە بۆ وێنەگرتن بۆ مناسبەی بۆکوزاوە یاخود ئەو خوێندکارانەی کە کۆناغی کۆتاین و زانکۆیان تاوگویا پەیمانگە یان لێرە وێنەکانیانەگرن کە بە شوێنێکی سەرنجڕای کێش و جوان ێزانن ئێمەش هەموو هاوکاریەکمان کردوون و دەرگامان کراوە بۆ بۆیان کە بتوانن کارەکانی خۆیان تیا جێبەجێ بکەن. یەکێ لە کێشە ژینگەیەکانی ئێرە جۆری خۆڵەکەیتی کە ئەو ڕناگرێ و جۆری خۆڵەکەشی زۆر باش نییە بۆ ڕوڵک پێینمان بەکارهێنا و ئەو کانزایانی کە کەم بۆ نوقسانی بۆمان ئیزافە کردووە هەروەها گڵی باخمان بۆ هێناوە کە توانراوە ئەمەی کە ئێستا ئەبیندێت تایە دروست بێ و زۆر سەرکەوتوژبووین تایە. سیستەمی ئاودێری لێرە هەمووی بە سیستەمی تنۆکە تەنقیت بە شێوەیەکی ئەلەکترۆنی ئیدارە دەکرێت لە ژوورێکی کۆنتترۆڵ و تەحکومەت بێ بەو هەموو ئاودێری کە تەوزیع بۆ بەسەر دارستانەکان و چیمنەکان و هەموو نەمام و درەختەکانە سەرچاوی ئاوی ئێرە لەبەر گەورەی هەواری شار چەند سەرچاوەیەکی ئاوی هەیە چەند بیرێکمانەیە نزیک بۆ 9 بیرمانەیە دوایەوە 4 کارێزی تایە گەلەوە ئاوی ژێر زەوی تونێلەکەمان ڕاکێشەوە سەرباری ئەو ئەوانەش ئاوێکمان ڕاکێشاوە لە چەمی قەڵاچوالانەوە کە لە قەڵاچوالانەوە ڕۆژانە 3000 بۆ 4000 مەتر سێجا ئەومان بۆیە لە کاتی وەرزی هاوینە لە دوای مانی شەشەوە. ئەو حوتێل کە لە پشتی منە ئاوی چەمی خەڵاچوالانە لە ئێرەوانێ ئێمە نەقڵیەکەین بۆ پارکی هەواری شار بە چەند مەزاخەیە لێرەوانێ تاسی تەک بە 1 سەعات ئەنجاکانەگاتەوێ لەوێ شەوانێ بە تونەلی ئەزمە ڕاڕات بۆ ناو پارکی هەواری شار. ئەمانە هەمووی بە دزامێکی فیلتەرە ئەڕات و دوای ئەوە تەوزیع ئەکرێتەوە بەسەر ئەو شوێنانی کە بە پێی پرۆگرامێک وەختی بۆ دانێت. خوا یار بێ پارەمان هەبێ حکوومەتی هەرێم پارەی بۆ پیا بکرێ بەرنامەمانە بەنداوێک دروستکەین کە باراناوەگرێتەوە بەو باراناوە دەتوانین لەو بەنداوە هەم لە ڕووی گەشتیاریەوە جێگەیەکی زۆر جوان دروست دەکا هەم دەتوانێت لایەنی کەم بۆ چەندینمان لە هاوینە ئاوی پرۆژەکە تەمین بکە. لە دنیای تەکنۆلۆژیا و لە دنیای پێشکەوتنە هیچ شتێک مەحاڵ نەکرێت سەرەتای دروستبوونی هەواری شار لێرەدا چەند باخێکی لادێ هەبووە لێرەیە باخی کەڵەکنیان پێوت باخی هەنجیر و هەنار و مەجموعە کانی و کارێزی تایە ئێمەش وەکو کارەکانمان ئەو باخانەمان هێشتۆتەوە کە بمێنێتەوەکو و نمونەیەک کە لە داهاتوە وەکو موزیەمێک بێ کە بتوانێت خەڵک سەردانی کا بڵێن ئەمە هەواری شار لە بیدایەت لێرەوە دەستی پێ کردووە ئەم باخە کۆنانە هەرماوەتەوە کە عمری لەوانەیە 100 ساڵ بێ و باخانە نایەڵین فەوتێ بۆیە هەر بمێنێتەوە کە خەڵکانت دێن بیبین و ئەو ئەساسی هەواری شار بزان لێوە دەست پێ کردووە. سیستەمی کارەبا و دەنگیش هەروە هەمووی بە کەیبڵە لە ژێرزەویە ئێمە ئیشێکی زۆر لە ژێرزەویە ئیشەکەی سەرزەوی مەبینە باشترین کواڵەتی جیهانیمان بەکارهێناوە هەم لە ترانسفۆرمەر و ئەم لە سیستەمی عمود و ئینارە و ئەوانە بە دوو شێواز جادە سەرچیەکانیمان شێوازێکی گڵۆپی زەردە ناو باخەکان گڵۆپمان سپی کردو بۆیە ڕەنی فەزای سەوزەکە نەگۆڕێ سەرباریەوە تەوزیعاتەکانی بە پێی ڕووناکی و جاکردنەوەی بە پێی دیزاین کراوە هەروەها هەموو سیستەمێکی سەلامەتی بۆ دانراوە کە بتووە خەڵکانێک تووشی مەترسی نەبن لە داهاتوە ئەمانە هەمووی بە پێی دیزاین و شەریکات هاتوون لێرە بۆیان دیزاین کردوین و تەنانەت دیزاینی ڕووناکیەکەشیان بۆ کردوین کە ئەمەش هۆی هۆکارێکە کە خوێندکارانی زانکۆ دێن دراسی ئەەکەنەوە بەحسی لەسەرەکەن خۆشببختانە ئێمە چەندین خوێندکار هاتووە لێرە بەحس و ڕیسالی ماستەری لەسەر هەواری شار کردووە لە بوارە جیاجیەکاندا.
شانۆیەکی ڕۆمانی گەورەی تایە کە 5,000 کەس لە خۆ دەگرێت لە هیچ جێگەیشکی عراق و بگرێت لەم ناوچەیە شتیوامان نییە. پایتەختی ڕۆشنبیری کوردستان ئەبێ جێگەی وای لێبێ. بۆ ئێمە دیارەکە بۆ سلێمانی، دیارەکە بۆ پایتەختی ڕۆشنبیری کوردستان، دیارەکە بۆ کوردستان. ئەم پرۆژێ جێگای شەرەفە، جێگای فەخرەوە من کە بتوانیمە بەشدار بم بە شێوەیەکی بچووکیش بوو بێت، توانی بێتم بەشداریم تیا کردوێت. ئەگەر بڕۆی لە دیوارەکە ببینی دەیان و دەیان ئەندازیار و کارمەند و کارگوزار کە بەم پرۆژەیەوە خەریک بوون هەمیان کاریان کردووە. هەرێکەمان شتێک لە شەرەفی ئاوادانی و سەوزەڵانی دۆڵە ڕوتمان بەرەکرێت. ئەم پارکە تەنها بریتی نییە لە درەخت و سەوزایی و چیمەن و فوارە، چەندین پارچە زەوی تیا تەرخان کراوە بۆ چالاکی و پرۆژەی وەبەرهێنان. بۆیە بیر لەوە کراوەتوانێت کابێ ئوتێلی تیاابێ، ئەبێ باخچەی ئاژەڵانی تیاابێ، ئەبێ شاری یاری تیاابێت، چەندین ساحە و گۆڕەپانی یاریکردنی تیاابێت، مەدانی ئەسبسواری تێدا بێت، مەدانی نیشانەشکانی تێدا بێت. خۆشببختانە کۆمپانیایەک ئێستا لەوەیە کە دیزایانی بۆ بکە و بتوانێت بێت لە داهاتووە باخچەیەکی ئاژەڵی زۆر مۆدێرن دروست بکات. دەمەوێت لێرە سوپاسێکی زۆری کۆمەڵە کۆمپانیا بکەم. خەڵکی سەرمایە گوزاری دڵسۆزی پەرۆژ لە کاتی قەیرانی دارایی بە دەنگەوە هاتوون کرێکاریان بۆ نردوین، کاریان بۆ کردوین، خۆبەخشانە و خەڵکی نمونەی نیشتیمان پەرۆر و دڵسۆزی ئەم شاران سوپاسیانەکەن. وڵاتانی پێشکەوتووی دنیا هەمووی بایەق بە ژینگە دەدا. پاراستنی ئەم سروشتە زۆر گرنگە بۆ وڵاتی خۆمان، بۆ نیشتیمانی خۆمان، بۆ هاوڵاتیان و بۆ نەوەکانی ئایندەمان. خوای گەورە سروشتێکی ئەوەندە جوانی بەم کوردستانە بەخشیوە، بەم گەلی کوردە بەخشیوە. پاراستنی زۆر گرنگە. پاراستنی ئەمڕۆی سەرمایە بۆ نەوەکانی داهاتوو. ئەمە توانراوە دروست کراوە هەموو شتەکان، بەڵام ئەمە ئیدامەیەوێت، ئەمە سیانەیەوێت. لەبەرەوە بەڕاستی ئەرکی پارێزگارە و ئەرکی شارەوانیە کەوا چۆن بتوانن ئەم پارکە گەورەیە خزمەت بکرێ، ئیدامە بکرێ. هەموو کەسێک لە سلێمانیا بێ لەم هەواری شارە ئەوەنگە گەورەیە نەمامێ بۆ خۆی، بۆ کوڕەکەی، بۆ کچەکەی، بۆ خێزانەکەی بڕوێنێ ساڵ بە ساڵ سەری لێوە ڕێعایەتی بکە. ئەم پرۆژەی هەموو شاری سلێمانی ئەتوانی بڵێن و هەموو کوردستانیش. ئەم سەوزەڵانە خەڵکی شارەکەم لە ئامێز دەگرێ، دەرفەتی حەوانەوە و وەرزشکردن و داهێنان و سعیکردن و بە یەک گەیشتن و دیارەیەکی شایستەیە بۆ سلێمانی هەڵمەت و قوربانی. خوایە وەتەن ئاواکەی چەند دڵگیر و شیرینە.